کارتەکەی خۆی فرۆشیڵێ بۆ بچی مناڵەکانم بەخوا هەرەوە دەسڵاتی هەیە. بەشێک لە وڵاتیانی قەزای سەی سادە سەر بە پارێزگای سلێمانی نەوتی حکومی بە نرخی 14500 دینار ڕەت دەکەنەوە و دەڵێن ئەمە نەوت فرۆشتە نەک دابەشکردن. نەوتی حکومی کە ناوی پاڵپشتیکراویش لێنراوە تەنیا 200 لیترە. لە ناوچەکانی ژێردەسەڵاتی حکوومەتی فیدرال 220 لیتریشە و بە 30,000 دینار دابەش دەکرێت. سیارەکەی گرانە و دوای ئەوەی ئەمە پێمان خۆش و ئەم سیارە وەکو عێراق وابووایە یا بە 30,000 یا هیچ نەبێ بە 6,000 اینجا لەمە ساڵێکیشتا یەک جار نەبێت دو سێ جار بووە بۆی بەشی خەڵک بکات اینجا سیاری بازاڕەکەش دابەزێنێت زۆری ڕەتی کرێتەوە بلیتەکەی فرۆشتووە لەبەر بێپارەی بڕی پارەی نییە اینجا ئەوش گرانە فەرقی وای نییە لەگەڵ بازاڕەکە هەم پارەی پێ نییە هەم لە بازار ڕابیکڕێ باشترە لەبەرەوە بەرمیلەکەی بۆ پڕێ کە بەرمیلەکەیشی بۆ پڕۆیە هەر عینی وەکو ئەم وایە دەخۆی چییە ئەم زەرەر تاکو و ئەو قازاندە کێژی ئەم نەوتەکەیشی باشە ناوەڵایە کە زەم خۆش نییە ئەی نایبینی لە بازارەوەتە خۆیە گەڕێکە زەیگەرەکە ئەڵێ ڕۆم لە بازار ڕای کڕم هەم بەرمیلەکەیشم بۆ پڕەکە هەم پارەکەیشی هەبووە کاردینەوەتەکە فرۆشێ ئایوە بەڕاستە هەرەوەڵا هیچی پێنیە کە پارەی پێنێ بڕ کارتەکە فرۆشی. بەشێک لە وڵاتیانیش سەر ڕایەوەی لە نرخ و کوالێتی و بەراورد بە بڕەکەی رازی نین بەڵام بەهۆی نەبوونی نەوت لە ماڵەکانیان بە ناچاری ئەم نەوتەی حکوومەت وەردەگرن. ناوەڵا هیچ بنێتیان نەبێ لەبەرەوە میلێت وا بەخێو نابێ ئێ نەوتە خۆی و میلیتەی خۆی ئەوان نییە قابلوان چون لە وڵاتی تر بێنی هی خۆمانە پێمانە فرۆشتنەوە ینی بەشێک لە وڵاتیان بە ناچاری وەرێگرن. من بۆ خۆم بە ناچاری وەرم گرتووە 4 بەرمیلە یەک بەرمیلمان وەردگرتووە سێگر سعری 50,000 وانە بۆیە زۆر باش ینی کۆمەڵێ ماڵەیە ئاسی دارایی خراپە لەم کاتەیە لەم کاتی بێ مەعاشی و ینی وەزع خراپیە ئەوایە ڕەچاوی خەڵکرایە کە یارمەتی بدرێ بۆەوەی کاراسانیان بۆ کرێ نەک لەوەی ئاوا بڵێن ببن بەبار قورسی وەسەر شانی خەڵک. وەڵا فرۆشتنە دابەشکردنی چی بەڕاستی سعری 150,000 لەسەر نەوت لەم کاتەیە زۆرە. دەسەڵات دەرکی خزمەتکردنی هاوڵاتیەکانی ژێردەسەڵاتێتی بە باشترین شێوە بێمنەتکردن. بەڵام لە هەرێمی کوردستان حکوومەت جیا لەوەی خزمەتگوزاریەکان بە تایبەت سوتەمەنی بە نرخی کۆمپانیا باوڵاتیان دەفرۆشێتەوە منەتیشان بەسەردا دەکات. سوێ محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سەی سادق.